سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە بەرنمەیەکی مێمایکی پێم لەگەڵتان هاتم. بەنامەی ئەم جارە تایبەتەکەین بەو حاڵەت و دیاردەنامۆیانەی کە بەداخەوە چەند ساڵێکە لە ناو کۆمەڵگەی کوردواریا بڵاوبێتە وەکو کچە مۆدێل و ڤیستیڤاڵی شاجوان و یاخود ڤیستیڤاڵی ڕەنگ و ئەو شتانەی کە ئێستا بەداخەوە بەشێک لە گەنجانی ئێمە پێوە سەرخاڵ بوو. من دەمەوێت لە ئەم کۆنفرانسەی کە تایبەتە بە چۆنێتی بەرەنگاربوونەوەی ئەو دیاردەنامۆیانەی کە لە ناو کوردستانە بڵاوبوونەتەوە لەگەڵ بەشێک لە ئامادەبووان و مامۆستاکانی ئێرە قسە بکەم بزانم لەسەرم بابەتە چیمان پێڵێن لەگەڵمان ناوێت. سڵاو لێبێ جەنابی لەسەر ئەو دیاردەنامۆیانەی کە بەداخەوە چەند ساڵێکە لە ناو کۆمەڵگەی کوردەواریا بڵاوبێتەوە و دژ بە دین و ڕەوشت و ئەخلاقی کۆمەڵگەی ئێمە چێڵێ. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێرانتان دەستخۆشتان لێکەم. دەستخۆشیەکی زۆرمان هەیە بە هەر سێ ڕێکخراوی خوشکانی لایەن ئیسلامیەکان بۆ وەستان بەم پانێڵا بەم جۆرە کۆڕۆکۆبوونانە دیارە هێنانی فکری نامۆ یەکێکە لەو هۆکارانەی کەوا ئەبێتە هۆی سڕینەوەی ناسنامەی هەر میلەتێک و هەروەها کاڵبوونەوە نەهێشتنی ئینتیمای گەنج و لاو بۆ خاک و نیشتیمان و نەتەوەکەیان هەمووی بەرهەمی ئەم فکرە نامۆیانەیە بە تایبەتی لە 30 ساڵی ڕابردووە تاوەکوی ئێستا کەوا سێرەکەین تاکی کورد ئینتیمای نەماوە بۆ خاکی بۆ نیشتیمانی بۆ نەتەوەی سەری خۆی هەڵەگرێ ڕواڵە بەس جارێکی تر نایەمەوە بەم خاکە. ئەمە هەمووی هۆکاری ئەوەیە کەوا ئەم فکرە نامۆیانە هاتووە بۆی کەوا پێکەی بڵێن نەتەوەی لای هەموو تاکان سڕیەوە بەڕاستیەکێکە جۆرێکی ترە لە تعریب جۆرێکی ترە لە بڵێن ئەنفالکردن جۆرێکی ترە لە سڕینەوەی ناسنامەی میلەتی کورد بەداخەوە کاڵێن ئەمیش بە بەرنامە بە شێوازی بەرنامە بۆ داڕژلا و لە ڕێگای ڕێکخراوەکانی نێودەوڵەتیەوە لە ڕێگای تەبشیریەکان و ئەماناکرێ کە یەکێکە لەو هۆکارانەی کە بەڕاستی سەرەرێکی زۆر بە میلە دەگەێنێت. کاک حاجی سڵاوی خوا لە جەنابی بێ جەناب لەسەر ئەم حاڵەتە نامۆیانی کە چەند ساڵێکە بەداخەوە هاتووەتە ناو کۆمەڵگەیەمە وەکو کچە مۆدێل وەکو ڤیستیڤاڵی شاجوان هەندێک جۆریشتی دیکە کە لەگەڵ کولتور و دین و ئەخلاقی ئێمە ناگونجێ چیەڵێ؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی خوای پەروەردگار دەستخۆشیتان لێ یەکەم بۆ فیستیڤاڵە بەڕێزە دەستان خۆش بێ خۆزگان بێ هەموو کەناڵەکان وەکو کەناڵی جەنابتان وەکو کەناڵی ئیسلامیەکان لەسەر ئەم بابەتە قسەیان کردایە. بەڕاستی شاری ئێمە شاری سلێمانی لە کۆنا عورف و عادەت و تەقالیدێکی هەبوو تەنانەت ئەوسا لە سەردەمی کۆنا لە سەردەمی ڕژێمە ئەگەر مامۆستا بەڕێزەکان ئەو کاتە زۆربیان بەکەمی زۆر کەم مەگەر چۆنە ئەوانەی کە لە بەغاوە هاتن تەنوریان لە پێ بوو تەنورەیەکی هەلا حتا حدێک کورد نەک سەر و ئەژنۆ خوار و ئەژنۆ. ئێستا بەڕاستی وهای لێ هاتووە لە بازاڕە چ گەنجەکانیان چ خوشکە گەنجەکان چ ئافرەتە بەتەمەنەکانیان لەو حەدیان نەباون کە بتوانی عورف و عادەت و تەقالیدی کوردەواریان هەموو پێشێل کردووە. زۆر نامۆیە بە کۆمەڵ زۆر نامۆیە بە نامۆ بە ئەخلاق و ڕەوشتی کوردەواری. بەڕاستی لە سەردەمی خۆیان من خۆم دیمە دایک و خوشکەکانی ئێمە جلی ئافرەتانە عیب نەبێ تەنانەت جلی ئەوسا هەر کراس ژێرکراس بوو کە دایانە نابەتە نافا بە سەربانەگەیا بە ذاتی خوات کراسێکی تر کراسی درێژ دوان شیانە گەیرا بەسەریا لە بەرەوەی ژێرکراسەکەی ژێرەوەی نەبیندرێت. شاتی خان سڵاو لێ. سڵاو لە تۆ بەڕێزی. جەناب دۆکو ڕۆژنامەنووس دەزانی کۆمەڵێ دیاردە هەیە کە چەند ساڵێکە بەداخۆ لە ناو کۆمەڵگەیەمە بڵاو بۆتەوە نامۆیە بە کۆمەڵگەیەمە. جەناب ڕۆژنامەنووسی لەباری ڕاگەیاندنا ئیشەکەی ڕاگەیاندن تا چەند کاریگەری خراپی هەبووە لەسەر و حاڵەت نامۆیانی لە کۆمەڵگەیەمە بڵاو بوونەتەوە. بەخێرمان سەر و سەرچاوم بەدڵنیاییەوە ڕاگەیاندن هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە کلتورە نامۆکان بێنێنسە ناو کۆمەڵگەی کوردیەوە. جایتر ئێمە دوو جۆر ڕاگەیاندنمان هەیە. ڕاگەیاندنێکمان هەیە کە بەڵێ بە فعلی خزمەتەکە خزمەت بە کۆمەڵگەی کوردیەکە خزمەت بە دین و ڕەفتارەکانی کۆمەڵگەی کوردیەکە. بەڵام ڕاگەیاندنێکمان هەیە بەداخەوە پێچەوانەیە. ئامانجێکی لە پشتەوەیە کە ئەوش تێکدانی کۆمەڵگەی کوردیە تێکدانی کلتورە و تێکدانی ئەو ئەخلاقە جوانەیە کە لە ناو کۆمەڵگەی کوردیا هەیە کە ئەمەش وای کردووە بەداخەوە کچان و کوڕانی ئێمە لە ئێستاە کلتور و
ڕفتاری بیانی بەکارێنن کللتور و ڕفتارێک بەکارێنن کە نامۆیە بە ئێمە کە نامۆی بە دابوونەریتی ئێمە کە نامۆی بە ئەخلاقی کۆمەڵگەی کوردی ئێمە مامۆستا سڵاو لێ سلامی تۆش بەخێر بێنێ مامۆستا ئەم حاڵەتانی کە ئێستا دەبینین تا چەند نامۆن بە کۆمەلگەی ئێمە ما بەستم بۆ نمونە کچە مۆدێرە فیستیڤاڵی فیلمە فیستیڤاڵی بۆ نمونە شاجوانە ئەو حاڵەتانی کە ئێستا بینێت تا چەند نامۆیە بە ئەخلاق و ڕەوشت و کللتوری کوردەواریە سەرەتا بە خێراتنتانەکەم بەڕاستی لەم چەند ساڵی دواییە کۆمەڵێک دیاردە لە هەرێمی کوردستانە ئەبینی بە تایبەت لە ڕووی ڕاگەاندن و سۆسیال میدیا و ئەمانەوە لە ڕووی کچە مۆدێل لە ڕووی مەسەلەی ڕەنگەکان لە ڕووی مەسەلەی هاوڕە گەزبازی یعنی کۆمەڵێ بابەتی جەندەری ئەو ڕوژێنرێت کە هیچ خزمەتێک بە کۆمەڵگەی کوردی ناکە هیچ خزمەتێک بە کولتوری کۆمەڵگەی کوردی ناکە لە لایەکی تریشەوە هەنێکیان هەر خودی بوونیان دش بە ئاینە بۆیە کۆمەڵگەی کوردی خاوەنی کۆمەڵێک دابوونەریت و کولتوری جوانە کە بەردەوام بوون لەسەر ئەو کولتورانە کۆمەلگا بەرەو پێشەبە بێگومان ئەم کۆمەڵشتانش کە ئێستا باسی لێوە ئەەکەین حتمما دەستێکی لە پشتەوەی حتمما کەسانەکان دامیانەکان حتمما بۆ خزمەتی نەفس و هەوا ئارۆزی کۆمەڵی کەسە ئەگینە ئەو هەموو پارێ سەرفەکرێ لە کچێکە لە مۆدلێکە کە تا دوێنێ بوونی نەبووە ئەمڕۆ گەشتۆتە ترۆپ یعنی بەڕاستی ئەمە هیچ خزمەت بە کۆمەڵگەی کوردی ناکە. مامۆستا سڵاو لێبێ جەنابەت لەسەر ئەم حاڵەتە نامۆیانی کە چەند ساڵێکە لە ناو کۆمەڵگەی ئێمە بڵاو بۆتەوە چی ئەڵێی وە تا چەند کاریگەری خراپیشیدا پێشەکی بە خێراتتانەکەم و دەستان خۆش بێ خی گەورە هەموو لایەک مفەخکە ئێمەی کۆمەڵگەی کوردی زۆر پێویستمان بەم دیبەیتانەیە دەستخۆشیتان لێکم و لەگەڵ ئەوەش ئێستا لە ناو کۆمەڵگەی کوردیە زۆر بەرنامە و زەر مۆدیلی نامۆ هاتۆتە کایەوە خاستەن بۆ گەنجەکانمان ئێمە ئەگەر بمانوێ نمانوێ وڵاتێکی مسلمانی لەگەڵ ئەوەشە کولتورێکمان هەیە کە بەو شتانەیە ناخوات کە ئێساتۆتە ناوە وەکو ئێسام کچە مۆدێلانە پیا بوون ئێمە کچانی گەنج و جوانمان هەیە کچانی بە شخصێتمان هەیە محتاجە بۆ ئەوەی لە داخلیەکە بمێنێتەوە کە دەرماڵەیەکی هەبێ کە شتێکی هەبێت پێی بژی بەڵام سێرەکە کچێک لەو لاوە ئەڵێ ئەمە نەف قسە یەکێک لە کچە مۆدێلەکانە ئەڵێت من بۆچی بخوێنم ئەچم ئیش ئەەکەم بە ساڵێک بە 2 ساڵ خانوش و سیارەش و ئەوەیشی ئەمێ ئەتوانم بیکەم ئەمە کە سیرەکەین داڕمانی ئەخلاقەکەی لەو لاوەداناوە لەبەر ئەوە ئەمە بگاتە دەستی. مامۆستا سڵاوت لێبێ جەنابەت لەسەر ئەم دیاردە نامۆیانی کە چەند ساڵێکە لە ناو کۆمەلگەی کوردەواری بڵاو بە تۆ کشە مۆدێل وەکو فیستیڤاڵی فیلم فیستیڤاڵی شاجوان فیستیڤالەکان ئەمانە تا چەند کاریگەری خراپی لەسەر گەنج هەرزەکار منداڵ کۆمەلگەی ئێمە بەگشتیدانا بەناوی خۆی گەورە میهرەبان ئەگەر ئێمە بین سەیرێکی بارودۆخی خێزانی و بارودۆخی ئاماری دادگاکان و پاشان ئاماری بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی بکەین لە هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە کاریگەریە خراپ و نەرێنیەکانی ئەو دیاردانە زۆر بە باشی دەرکەوتەوە دیارەکەوێت ڕۆژانە کە دەڵێ لەسەر ئاستی جیهان لە بینی هەر سێژنێک یەکێکیان توندوتیژی بەرامبەرەکرێت ئێستا خەریکە ئەو دیاردەیە هاتوتە ناو هەرێمی کوردستانیشەوە ڕۆژانە ئەبینین دیاردەی کوشتن خۆکوشتن خۆسووتاندن زۆر بووە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو هەموو ئەو دیاردانە هەمووی کاریگەری زۆر خراپ و نەرێنیان هەبووە لەسەر تاکتاکی ئەندامانی کۆمەڵگە. فاتمە خان سڵاوت لێبێ سەرچاوم بەخێر فاتمە خان جەناب لەسەر ئەم حاڵەتە نامۆیانەی کە چەند ساڵێک لە وڵاتی خۆمان و لەناو کولتوری خۆمان بڵاو بۆتەوە تا چەند زەرەر و زیان و کاریگەری زۆر خراپی لەسەر کۆمەڵگەیەمەدا. بەڵێ دەستخۆشی بۆ جەنابتان دیارە ئێمە کاتێک کە باس لە ئەم دیاردانەکەین کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیا بڵاو بوونەتەوە ئەمە مێژوویەکی هەیە و هەستەکەین ساڵانە و ڕۆژانەش زیاتر و زۆرترە بێت بۆیە بە گرنگمانزانی بەکارێکی هاوبەش لەگەڵ ئەم چەند ڕێکخراوەیە پێکەوە پانێڵی ئەمڕۆمان تایبەت بکەین بە ئەو کولتورە ناموانەی کە هاتوۆتە هەرێمی کوردستانەوە و مەترسی هەیە لەسەر تاکی کۆمەڵگەی کوردی و لەسەر خێزان و لەسەر تەواوی کۆمەڵگە بۆیە بە کارێکی
گرنگ و بەکاری هەموو تاکێکی خاوەن ویژدان و دڵسۆز و خەمخۆری ئەم کۆمەڵگەیە زانین کە کار بکەین بۆ پاراستنی ئایندەی کۆمەڵگەکەمان. مامۆستا سڵاو سەرچاوم خێبن جەناب چیاڵێ لەسەر ئەو حاڵەتە نامۆیانی کە لە کولتوری کوردەواریان نەبوو ئێستا ڕەوایەتی پێدرێت ناو کۆمەڵگەی خۆمانە تا چەند زەرەر و زیانی داوە لە گەنج و لە هەرزەکار و لە منداڵەکانی بناوی خۆی گەورە مێرەبان طبعاً کاریگەری زۆر خراپی هەیە چونکە ئەم حاڵەتە ناموانی کە ئێستا لە سیمینارەکەی بە تایبەتی باسیەکەن هیچی خۆمان نییە نە کەلتوری کوردەواری خۆمانە لە حاڵەتە ئیسلامیەکەی شاهەیە بەڵکو ئەوە لە عادات و تەقالید و عورفێکی ئەوروپی و ئەزنبی و بۆمان هاتووە بەڵام بەداخەوە کە ئێستا لە وڵاتی خۆمانە زۆر گرنگی پێیەن زۆر باسی ئەکەن و ئەو حاڵەتە نامۆیانە زەق ئەکرێتەوە طبعاً ئەوە بە بێگومان بەرنامەی وەدانراوە کۆمەڵە کەسانێک لە وڵاتی خۆمان دیارە پارەی لەسەر وەرەگرن قوتی ژیانی ڕۆژانیان لەسەر ئەوەیە بۆیە زیاتر ئەو شتانە زەقەکەنەوە جینە لە وڵاتانی ئەوروپاش حاڵەتەکان کەمن یعنی ئێستا ئەگەر ڕێکخراوێکی هاوڕێگەزبازی لە وڵاتی چووک و ئەمریکایە هەبێ ناڵین ئێستا زۆر بووە بەڵام ناگەڕێتەوە بۆی بڵین سەدان ساڵ لەمە پێشە لەوانەیە نەگەڕێتەوە بۆ 20 ساڵ لەمە پێش تازە دروست بووە بۆ ئەوانیش تازەیە خەڵکی لەوێ خۆشان ناڕازین لەو حاڵەتانە و خەڵک زۆر بێتاقەتن پێی یعنی بڵین زۆربەی خەڵک بێ بێتاقەتە بەڵام ئەو کەسانی کە بەرنمەیان نییە ژیانیان نییە ئالوودە بوون بە مادە هۆشبەرەکان و کێشەی خێزانیان هەیە کێشەی ژیانیان هەیە کێشەی ژیانی ئابوووریان هەیە هەموو ئەم شتانەوای کردو کە پەنا بۆ ئەو شتانە ئابن سلام لە بەڕێزیشتان سلام لە هەموو بینەرانی بەڕێزی کەناڵەکەتە منیرەخان جەنابتان وەکو بەرپرسی یەکێک لەم ڕێکخراوانە لەسەرم حاڵەتە نامۆیانی کە چەند ساڵێکە لە کۆمەڵگەی خۆمانە بڵاو بووەتەوە چی ئەڵێوە تا چەندیش کاریگەری لەسەر جیابوونەوەی خێزانی لەسەر حاڵەتەکانی خیانەتی زەوجی لەسەر گەنجان و هەرزەکاران بە تایبەتی بە خراپیدان بەڵێ بەداخەوە بارودۆخی هەرێمی کوردستان ئەبینین بەهۆی ئەو بەرەڵایی کە هەیە کە هیچ کۆنتترۆلێک و سانسۆرێک لەسەر بەرنامە و ڕاگەیاندنەکانی نییە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان نییە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی وڵات هەرێمەکەمان بەرەو قۆناغێکی مەترسیدارتر ئەڕوا بەداخەوە ئەتوانین بڵین کە دەسەڵاتیش هاوکارە و ڕۆڵێکی زۆر خراپی هەیە لە هێنانی هەندێک کەلتور و فکری نامۆ بۆ هەرێمەکەمان کە ئەمەش کاریگەریەکی زۆر خراپی ڕاستەخۆی لەسەر گەنجانی وڵاتەکەمان هەیە ئێمەکو کۆمەڵی ڕێکخراوی ئیسلامی ڕێکخراوەکانی خوشکانی ئیسلامی ئەمساڵ بە شێوەیەکی زۆر جیاواز هەڵساین بە هەڵمەتی بەڕەنگاربوونەوەی توندوتیژی ویستمان لەوێەوە بە تۆڕی هاوبەشی ئافرەتان و بە هەموو تۆڕەکانی تری ئەوانی لە بواری ئافرەتان ئیشکەن سەرنجیان ڕابکێشین کە توندوتیژی تەنها توندوتیژی خێزانی نییە جۆرەها توندوتیژی تریش هەیە کە لێکەوتەی زۆر خراپتریشەیە کە ئەو جۆرانش هێنانی کولتور و فکری ڕوخێنەرە بۆ نێو کۆمەڵگاکەی خۆمان کە بە بەرنمەیەکی ورد بە نەخشەیەکی پیلان بۆ داڕێژرا بە وردی لەلایەن چەندین ڕێکخراو کە پاڵپشتیان سەرمایەدارەکانە لەلایەن ڕێکخراوە جیهانی سەرمایەدارەکانەوە دەعم ئەکرێن کاری لەسەرەکرێت. کاکتۆر سڵاو لێ سڵاو لە بەڕێزیشتان کاکتۆر ئەم حاڵەتە نامۆیانی کە چەند ساڵێکە لە کۆمەڵگەی ئەمە بڵاو بووەتەوە تا چەند کاریگەری خراپی لەسەر گەنج لەسەر خێزان لەسەر جیابوونەوە لەسەرم حاڵەتانی کە چەند ساڵێکە بەدەستیەوە ناڵێنی تا چەند کاریگەری خراپیدا بەڕێزیان ئەوەی کە کاریگەری زۆری هەیە طبعاً کۆمەڵی هۆکار هەیە کە لەسەر کۆمەلگا کاریگەری هەیە ویش هۆکاری ئابووری هۆکاری سیاسی ئەمانە بەڵام ئەوەی کە من لێرە ئاماژەم بۆ کردو فەلسفەیەکە بیر و بۆچوونێکە فەلسفەی فەردیە فەلسفەیەکی ئۆحادیە کە سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ غەرب بۆ بەتایبەتی لە دوای فەورەی فەڕەنسیەوە کە گەرگی ئەدا بە ئازادی تاک بڕێژەیە کە حساب ناکا بۆ بەرژەوەندی کۆمەڵ یعنی تاک ئەوەنە تەقدیسەکە ئەوەنە مافی گرنگی ئەدا بە تاک بەڕادەیەک ئەیکا بە جیهانێکی تایبەت بەخۆی جا ئەم مرۆڤ کە هەموو دەسەڵات بیتە دەستخۆی کامون هێزەکە بێتی دەستخۆی ئەو دائیمە لەم بەرژەوەندی خۆی کارەکانەکە لە بەرژەوەندی خۆی زەواج وەکو بەرژەوەندی خۆی تەماشاکە مڵکایەتی وەکو بەرژەوەندی خۆی تەماشاکە
لەو پارەی کە هەیەی بیر ناکاتەوە دینارێ با بە کەس لەو مافی کە هەیەی ناتوانێت بیر ناکاتەوە لەوەی کە بیدا بە کەس بۆ نمونە لە ناو شریعی ئیسلامیە لە مەزەبی کە ئیتیجایەکی جەماعی هەیە مثلا زەواج لە کاتی کە پیاو ئەتوانێت زەواج کاتەوە لە کاتێکا کە دەسەڵاتی و ئەزانەیە زۆڵ بناکە واجبە چونکە مافی ژنێکیشی پێوەیە چونکە پێویستە پیاوێک ژن بێنێ بۆی ژنێک شوو بکە بەڵام خەڵک مەسەن بۆ تەماشایەوە کە ئارزی خۆیەتی ژنێنێ یا ژن نەهێنێ ڕاستیە ئەمە خۆی ئازاد نییە لەوەی کە ژن بێنێ ژن نهێنێ ئەگەر توانای هەبوو کێشەی نەبوو پارەی هەبوو دەسەڵاتی هەبوو تەوانم لە حاڵتە نۆرمەڵە کا باسەکەم ینی من باسی ئێستا ناکەم کێچێک نەتوانێت خۆی بژێنێ چۆن نتوانێت ژن بژێنێ بەڵام ئەگەر توانای هەبوو ئەو کاتە واجبە لەسەری کات ئەم بیرە ئەم فکرە فەلسفە فردیە بە شێوەیەکی زۆر بڵاو بۆتەوە و کاریگەری هەبوو توندوتیژیشی دروستکردڵام خێزانە بە معنایەوەی یعنی کولێکی لە ئەندامەنی خێزان خۆی بە ئازاد و سەربەست دەزانێ و حساب بۆ ئەوی تر ناکە مناڵ ئەو حسابی جاران ناکە بە باوکی بێگومان بەسەر کە تۆ ئەلپیا و ژن ئەڵی هەردووتان وەک یەکوان هیچ فەرقێکتان نییە تەحەدا دروستەکە لە نێوانێنە تەحەدا دروستەکە پیا و بەرامبەر ژن بەرامبەر بە تەحەدا لەو بێنەوبەرێش هین تووشە بێت دکتۆرە ئەو حاڵەت نامۆیانی چەند ساڵێکە لە وڵاتی ئێمە بڵاو بۆتەوە تا چەند زەرروزیانی داوە لە گەنجانمان لە هەرزەکارەکان لە منداڵ لە خێزان بە شێوازی بێگومان کۆمەڵگەی ئێمە لە بەروی کۆمەڵگەیە کە تا ئێستش پابندە بە کۆمەڵی ئاکار و بەهای بەرز و باڵاوە و پەیڕەوی لێ ئەکات و هەر ئەوەش هۆکاریمانەوەی میلەتەکەمان بەو شێوازەی کە هەموو ئەزانی کە چەندێ دژایەتی میلەتی کورتکراوە میلەتێکین بێکیانین بێدەوڵەتین و پارچە پارچە و دابشکراوین بەسەر وڵاتانە بەڵام دژایەتی زۆر کراوین بۆ لە ناوبردنمان بەڵام ئەوەی کە بۆتە هۆکاری سەرەکیە بۆمانەوەی میلەتەکەمان تا ئێستا پابندێتی بۆ ئاکارە جوانانەوە بۆ بەها بەرز و باڵایەنەوە کە هەبووە بەڵام لە ئێستاە بەداخەوە بەدەستی خۆمان وە لە سایی حکومڕانی خۆمانە لە ڕێ ڕاگەیاندنەکانەوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خەریکە بەدەستی خۆمان ئەو بەها جوانانە لە ناوبین کە ئەمە لە داهاتووە بەڕاستی زەرەر و زیانێکی زۆری لێ ئەەکەین و خێزانەکان بەرەو هەڵوەشانەوە ئەڕۆن و لە ڕووی کۆمەڵایەتی و بەڕاستی تاک تووشی شێوانی دەرونی بووە ینی دەرونێکی شێواوی هەیە مەسەلەن حاڵەتێکی زۆر نائاسایی هەیە کە ئەمە وای کردوە بەڕاستی گەنجەکانمان ئێستا لەگەڵ ئەوەی کە بێکارن کە هیچ چۆنڵی ئایندەیەکیان دیار نییە ئایندەیان دیار نیە بەڵام لەو لایەکی ترۆ بەم حاڵەتانەوە سەرقاڵ و مەشغوڵەکرێن بۆیە ئەبینین کە ئەو هەموو تاوانە ئەبێ تونند و تیژی ئەبێ مەسەلەن خێزان هەڵەوەشێتەوە تونند و تیژی بەرامبەر بە ژنانەکرێت تەنانەت بەرامبەر بە پیاوانەکرێ بەرامبەر بە گەنجەکانەکرێ بەرامبەر بە مناڵەکانەکرێ بەڕاستی هۆکاری سەرەکی هاتنی ئەو فیکرە نامۆ ئەو کللتورە نامۆیانێک کاتوتە ناو میلەتەکەمان کللتوری جوانی کوردەواری لە دێر زەمانەوە یەکێک بووە لە سیما جوانەکانی ئەم کۆمەلگەی ئەمە کە دەستی گرتووە بە هەم کولتورەکەی خۆیەوە هەم بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامیش بۆ ناو کۆمەلگەکەمان زیاتر و زیاتر کولتورەکەمان جوانتر بوو بەڵام بەداخەوە چەند ساڵێکە ئەو حاڵەتە نامۆیانە وەکو کچە مۆدێل وەکو ڤیستیڤ هەندێک جۆر ڤیستیڤال کە پارە و بودجەی زۆر زەبەلاحی بۆ دابی نەکرێ هاتوونەتە ناو کۆمەلگاوە کاریگەری خراپی لەسەر کۆمەلگەداناوە بە تایبەت بۆ نمونە حاڵەتەکانی جیابوونەوە و تەلاقی لە ناو دارگەکانە زۆر زیاد کردووە حاڵەتەکانی تونند و تیژی بەرامبەر خودی ئافرەتانی زۆر زیاد کردووە گەنجان ئینتیمایان بۆ نیشتیمان نەماوە و چەندان زەرەری دیکە ئێمە لەسەر ئەم بابەتە زیاتر ئامادەبوانی ئەم کۆنفرانسا دوێنین بەڵام ناوبڕێک وەرەک دین وەگەڕێنە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لەوێ بەڕێزان دەمەوێت لەگەڵ بەشێک لە مامۆستایان و ئامادەبووانی ئەم کۆنفرانسە لەسەر ئەو حاڵەتە نامۆیانەی کە چەند ساڵێک هاتوون ناو کولتوری هاتووت ناو کۆمەلگەی ئێمە و کولتوری کوردەواری تا ڕادەیەکی خراپ تێکداوە لەگەڵ ئەم بەڕێزانە قسە بکەم بزان بەسەرم حاڵەتانە چیمان پیاڵ و ئێوەش بینەرن
مامۆستا ئێستا دەبینین ئەو حاڵەتانی کە لە کوردستان هەیە سوۆشیال میدیا وەکو جەنابش لە قسەکان تا ئاماژت پێکرد دامی گەورەیان نەکرێ ئەم جۆرە با بڵێن کەسانە یاخودەم حاڵەتە نامۆیانە چۆن بەم خێرایی لە کوردستانە بڵاوەکرێنەوە ئایا بەڕاستی پشتیوانی گەورەیان هەیە و ئەرکی ئێمە وەکو تاک چێ بەرامبەر ئەم حاڵەتانە کە بینین لە ناو کۆمەڵگەی خۆمان جارە سەرەتا بڵێن بەداخەوە ئێمە کوردستان بووینەتە بوقعەیەک بۆ هەموو دنیا کە نە سیادەیەکی هەیە نا مەسەلەن شێوازێکی ئەوی توەیە کە بتوانێت بەرگری لە خاک و لە گەل و لە فکری نەتەوەکەی بکە ئەوانەی کە هاشن بڵێن بە بەرنامە ئەیهێنن بەڵێ بە بەرنامە کاری لەسەرەکرێ پارێکی زۆری لەسەر خەرجەکرێ بۆ ئەوەی کەوا خەڵک لە ئەسڵی فکری منهەجی دینەکەی و دوورکەوێتەوە کاتێکەوە دینەکەی لا کاڵ بۆەوە کاتێکە ئینتیمای بۆ نیشتیمانەکێنەما وردەوەردە ئەم فکرە نامۆیانە کاریگەری زۆر سلبیان ئەبێت لەسەر تاکی میلەت و لەسەر پاشان کۆی جمگەکانی بڵین حکوومەت و بڵین دەسەڵاتەکەش و هەروەها ناو میلەت و خێزانەکانیش کە پێویستە بە ئەرکی خۆمان و ئەرکی خێزان دایک و باوک چیە بۆەوەی لەم بارودۆخە سەختەیە بتوانێت منداڵەکانی بجۆرە پەرەوەدە بکە ئەم حاڵەت نامۆیانە نەگوازرێتەوە بۆ سەر خێزانە جارە بە دەرەجە یەکەم بەرپرسیاری یەکەم دەسەڵاتە حکوومەتە پێویست ئێمە لە منهەجی پەروەردەوە دەست پێ بکەین پێویستە لەسەر حکوومەتی هەرێم لە وەزارەتی پەروەردەوە بابەتە پەروەردەیەکان سەر لە نوێ ئەم بابەتانە بخاتە ناو منهەجی خوێندن کە پێشتر منهەجی زۆر باشە بە وردەوەردە بە بەرنامە کاڵەکرێتەوە ناهێنرێکەواتە بۆ ئەم مەبەستە بۆ چارەسەرکردن ئێمە دەرەجە یەکەمەوە خێزان ئەساسە پێویستە دایکان و باوکان چەندە گرنگی بە مناڵەکانیان ئەدەن ئەگەر لە دەرسێکە بکەوێ مەسەلەن خراپ بێ باش نەبێ ئەچێ مامۆسای بۆ گرێ بە میلیۆنە دینار بۆ ئەوی کەوا مەسەلەنەوە دەرسا باش بە پێویستە مامۆسای بۆ بگرێ ئەگەر خۆشی ناتوانێت پەروەردەیکە مامۆسای بۆ بگرێ مەسەلەن پەروەردەی دینی بکە ئەم بە تایبەتیان ڕێکخراوانەی کارەکەن لەسەر باری پەروەردە ڕۆشنبیری ئەمەنە الحەمدوللا جگای دەستخۆشین ئەمە وەکو خێزان ئەرکی سەرشانێتی وەکو حکوومەتیش پێویستە بەڕاستی ئەو بەها ئەخلاقیە جوانانە سەر لە نەجارێک تر بخێتەوە ناو منهەجی پەروەردە و لە پەروەردەی ئیسلامیا جگای بکرێتەوە و ئەرکمان چییە؟ ئەرکی خێزان چییە تا بتوانین خۆمان مناڵ و منداڵ کە سوکارمان بارزی لەم حاڵەتە نامۆیانی کە ڕەنگە دامی گەورەش لە پشتیانەوە ئێمە بەڕاستی کەناڵەکانی ئێمە کەناڵە زەبەلاحەکانی سەر بە دەسەڵات هەر هەمیان کەم تەرخە من لەمەیە ئێمە لە ماڵوکانی خۆمانە هەچەنە لە فەزلی خوا گەورە بەرزیابێ ئەتوانین مناڵە و هەتا بە زۆربەی کەس و خزمەکانی خۆمان ڕابکەێنین بەڵام لێرەوە کەناڵەکان سەر لە خەڵکە شێوێنن بەتایبەت داوا لێبوردن لە خوشکانەکەم هەر هەمیان کراون بەکاڵە لەسەر شاشەکانیان ڕیکلامیان پێواکەن ناویشیان ناوە مافی ئافرەت مافی ئافرەت تەنها لە ئیسلامە هەیە وەرە بگەڕێرەوە بەس بۆ مێژووی ئیسلام بۆ بگەڕێ بۆ مێژووی ئیسلام بزانە ئەوەی ئافرەت لە ئیسلامە ڕێزی لە گیراوە لە شوێنێکی دنیای ڕێزی لێگیرێ ئێستا ئەم کەناڵانەی کە بینین پاریزە بەلاحیان بەدادینەکری ئەمە دەستێک نییە لە پشتیانەوە کە ئەم کەناڵانە بەو شێوازە گەورەیە دامەکەن و هەندێک چۆر کەس با بڵین بەناوبانگەکەن یاخود دەبینین هەندێک لەو کەسانە زۆر بە خێرایی هەڵەتۆقن و سیاری زۆر بەرز و خانووی زۆر بەرز و بەم شێوازە بۆیان نەکردرێ ئەمە دەستێک نییە لە پشتیوەکەەوە کات ئەم جۆرە شتانە پەرە پێ بدا لە کۆمەڵگی بەتەشید برای من بەتەشید یعنی هەموو کەسێک ئەزانێ ئەمانە کەسێک دەسێک وڵاتانی دەرەوە بە غەرب هەمووی لە جوولەکە یەهود نەسارە ئەمانە لە پشتی ئەوەن بۆ ئەوەی ئەو قیام و ئەخلاقی کە لە ناو کووردا هەیە ئەو دینە لە ناو کووردا هەیە نەمێنێ ئەوەشی کە ئێستا ماوەتەوە و لە پاش فەزلی خوای پەروەردگار ئەم سەحوەی ئیسلامیانە دەستیان پێوەگرت و ئەیانێ ئەمەش نەمێنێ بەهەجی شێوازێک بێت ئەیانەوێ ئێمە دابڕێنن لەوە ئەیانەوەی خەڵکی ئێمە سەر لێ شێوێن و خەڵکی ئێمە خراپکەن و خەڵکی ئێمە ناشرینکەن ئەو ئەخلاق و بەهانەریتە کوردەواریانە لە ناو ئێمە دەربێنن ئەو کەناڵانی کە ڕەواز بۆ و جۆرە کچە مۆدێل و فیستیڤالانە ئەدەن ینی هۆکار چییە ئەم حاڵەتە بەم شێوازەکەن وەگەر هەر لە هەڵقڵاوی کۆمەلگەی خۆمانی ئێستا بۆ هەرم جۆرە کەسانەیانەوەی ئاڕاستی کۆمەلگایمە بکەن بۆشتی نامۆکن بەدڵنیە ڕاستە ئەوانە هەڵقڵاوی کۆمەلگەی کوردین بەڵام چ جۆرە هەڵقڵاوێک پشتی لە پشتەوە حزبی لە پشتە بۆ ئەوەی کە کۆمەلگا تێک بە بۆ ئەوەی کە گەنجەکانمان بە ئاقارێکی خراپە بەرە بیل لە پێشکەوتن نکاتەوە بیل لەوە نکاتەوە کە بارودۆخی وڵاتەکەی بەرەو کوێڕە نە چاو فۆکسی لەسەر ئەوە بێت کە خۆی دەرخا کە ئەرزی جسمی خۆیکە کە لە ڕێگەیەکەوە مێشکی گەنجەکانی ئێمە مەشغوڵکە ئەمە واکە کە کاتێک گەنجێک مێشکی مەشغوڵ بوو کاتێک کچێک یان کوڕێک کە لە قیمەی پێگەیشتنە قەت لە
مستەقیمی تێگەشتنە لە کۆمەلگا مێشکی بەم شتە لا بەلایەنەوە مەشغوڵ بوو بەدڵنیایی و واکات بیری لە بارودۆخی هەرێمی کوردستان نکاتەوە بیر لە بارودۆخ پێشکەوتنی وڵاتەکەی نکاتەوە بیر لەوە نکاتەوە بەڵێ بە فعلی من ئەبێت داهێنان بکەم ئەبێت بزانم سیاسەتی کۆمەلگاکەم چۆنە کلتوری کۆمەلگاکەم چۆنە چۆن بەرەو پێشەوەی برم ئێستا ئەرکی دایک و باوک چییە ئەرکی تاک چییە کە بتوانێت لەناو ئەم حاڵەتە نامۆیە خراپانەی تێکەڵی کۆمەلگە و کولتوری ئەمە بووە بتوانێت هەم خۆی هەم منداڵ هەم کەسوکاری بپارێزەلەوەی ئەم دیاردانە کاریگەری لەسەر ژیانیان نەبێت خۆی ئەم شتانە لە بەرەوەی کە نامۆ بە کۆمەلگەی کوردی لەوانەیە هەر فترێک بێت و تر دوایی نەمێنێ ینی لە بەرەوەی نامۆیە شتی نامۆش عادەتەن درێژەی پێ نادرێ ینی کۆتایی پێ بەڵام ئەرکی دایک و باوک لەم کاتەیە لە هەموو کاتەکانی تر سەخترە یعنی مەسئولیاتێکی زۆر زۆر گەورەیە کە ئاگەی لە مناڵی بێ چاودێری مناڵی بکە متابعی مناڵی کا بزانێ ئەم شتانە تا چەند زەرەر لە مناڵەکانی ئەیە لە شوێنی خوێندنیا لە شوێنی وەزیفەیە تەنانەت لە ناو ڕەفیق و برادەر و کۆمەلگایە بۆیە پێویستە ئەم شتە یعنی دایک و باوک زۆر احتیمامی پێ بن زۆر متابعی مناڵەکانیان بکەن لە جاران زیاتر نەک هەر ئەرکی دایک و باوک ئەرکی مامۆستایانی ئایا نییە ئەرکی قوتابخانەکانە ئەرکی ڕێکخراوەکانە ئەرکی دایک و باوک و ئەم ڕێکخراوانە چیت بۆی بتوان بە جۆرێک پەروەردەی کۆمەڵگە بکەن منداڵ بکەن هەرزەکار بکەن گەنج بکەن یان با بڵێن کچەکانمان بکەن کە ئەم حاڵەتە نامۆیانە کاریگەریان لەسەر دروست ناکات بەداخەوە کە بین ئێستا هەندێک کەناڵ زۆر بە گەورەی دامەکرێن و پەرە بەم جۆرە حاڵەتە نامۆیانە بەداخەوە زۆر کەناڵ و زۆر لایەن هەن دەستگرۆی ئەوانە ئەکەن و پاڵپشتیان ئەکەن بۆیە لێرەیە ئەرکی دایک و باوک گرانتر بووە قورستر بووە دایک و باوک ئەو سامن ئەڵێم ئەگە دایک و باوکێک نەخوێنەوار بواە ئەگە دایک و باوکێک تۆزێک ئیمال بواە زەرەری لێ ئەدرا بەڵام ئێستا ناکرێت بێ دایک و باوک دایک مامۆستا بێ دایک دکتۆر بێ باوک خۆشەویست بێت و لەگەڵ ئەوەشە لایانی مادێکە خوا ڕزقەدا بەڵام لەگەڵ ئەوەیە ئەبێ باوک هاوڕێیەک بێت و خەمخۆرێک بێ کە مناڵەکە ئەچێ بۆ ئاگرەکە سوور ئەزانەوە ئاگرە بەڵام ئەبێ ئەم بیگرێت ئەگینا ئەو مناڵی ئێستا زۆر پەروەدە زەحمەت بووە زۆر پەروەدە ناڕەحەتەکەواتێ ئەرکی دایک و باوک لێرەدا یەکەم شت آخر شت بەس پەروەردەکردنی خودیە کە دایکەکە و باوکەکە بەجیا من نەڵێم پیاوەکەم ئیهمالە یا پیاوەکە بڵێ دایکەکە ئیمالە دایک بەشی خۆی باوک بەشی خۆی ئەرکیان زۆر زۆر قورسە لە ئێستاە ئەرکی دایک و باوک زۆر قورسە ئەبێ ئیلان دایک و باوک بە تایبەتی احتیمامێکی جیاوازی هەبێ لە هەموو شتێ زیاتر ئیلان بە کچەکەی و بە کوڕەکەی تا چەند تاک و ئەم ڕێکخراوانە و دایک و باوک ئەتوانێت کاریگەری لەسەر منداڵەکەی کە سوکارەکەی چواردەورەکەی خۆی دابنێ کە ئەم حاڵەتانش کە سڕێەوەیش هاتوونەتە ناو کۆمەلگەمان بەڵام خۆی و منداڵەکەی و کەسوکاری بپارێزێ پەروەردەی ئیسلامی تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی تاک و دوورخستنەوە لەو حاڵەتە ناوە خۆی بەدڵنیاییەوە باشترین پارێزەر بۆ پاراستنی تاکەوە بۆ پاراستنی خێزان و پاراستنی کۆمەلگە دەستگرتنە بە پەروەردەی ڕەسەنی ئیسلامی و بەڕاستی پابەندبوونە بە ڕێنمایی و یاسا قورئانیەکان و پابەندبوونە بە سیرە و سیرە و ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە ئەبێ هەمومان بەڕاستی زۆر بە جددی کار لەسەرەوە بکەین کە پەروەردەی ڕەسەنی کوردەواری بگەڕێتەوە ناو خێزانەکان و بگەڕێتەوە بۆ تاک و بگەڕێتەوە کۆمەلگا و چیدی ئێمە قوبوڵی نەکەین لەسەر هەر ئاستێک لە هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی دەسەڵات و حکوومەتەوە چ لەسەر ئاستی ڕێکخراوەکان کە ئەو کەلتور و دابوونەریت و فکرانەی کە ئەزانین لە سەدا سەد کاریگەری نەرێنی هەیە لەسەر کۆمەلگە بێتە ناو کۆمەلگەی کوردەواری فاتمەخان ئێستا بینین حاڵەتەکانی جیابوونەوە تەلاق با بڵێن خیانەتی زەوجی با بڵێن ئینەمانی ئینتیمای گەنج بۆ وڵاتەکەی زۆر بووە ئەتوانی بڵێت ئەم حاڵەت نامۆیانە کاریگەری خراپی لەسەر ئەم حاڵەتانە داناوە بۆیە بەم شێوازە ڕێژەی جیابوونەوە خیانەتی زەوجی نەمانی ئینتیما بۆ وڵات هۆکارێک یەکێ لە هۆکارەکان ئەم حاڵەتانە بەڵێ بەداخەوە ئێمە ساڵانە ئامارە فەرمیەکان ئەبینین کە ڕێژەی گرفتەکانی ناوخێزانی کۆمەڵگەی کوردی ڕێژەی جیابوونەوە بە هیوابوونی گەنج و تاک و لاوی ئەم کۆمەڵگەیە کە زیاتر لە هەڵکشانایە کە ئەمە ئاماژەیەکی مەترسیداری ناباشە کە ئەبینین ڕوبەڕووی ئەم کۆمەڵگەیە بووەتەوە بۆیە ئەتوانم بڵێن یعنی ئەرکی سەرشانی هەمومانە بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بە دام و دەستگاکانی حکوومەت
دەکاتەوە بە هەموو کەسێکی مرۆڤ دۆستەوە کە بتوانین خزمەت بە ئایندەی ئەم کۆمەڵگەیە بکەین، کار لەسەر پەروەردەی تاکەکانی کۆمەڵگە بکەین، کار لەسەر گەڕانەوەی ڕێز و متمانە و شکۆ و پاراستنی گەورەی خێزان. ئێمە هەمومان نەزانین کە خێزان ئەو دەستگایەیە، ئەو ناوەندەیە کە تاکی هۆشیار و تاکی ڕۆشنبیر و تاکی خاوەن ویژدان دروستەکە. یەکێک لەو کەسانەی یەکێ لەوانەی کە قوربانیە لەم حاڵەتە زۆر جار ئافرەتانە. ئەم حاڵەتانە ئەم دیاردانە تا چەند زیانی هەم لە خانمان خوان و لە حاڵەتەکانی جیاببوونەوە حاڵەتەکانی خیانەتی زەوجی پەرە پێدا. بەدڵنیایەوە زیانی لە هەردوو لاگەنە، لە هەردوو ڕێگەزگەنەوە، هەم لە پیا و هەم لە ژن. جارێک کە ژنێک تەلاقە دریان پیاوێک ژنێک تەلاقەیە، ئەمە بە تەنیا هەر خۆی زەرەر ناکە، یەکەم ژنەکە زەرەرەکە، پیاوەکە بە هەمان شێوە لە قوربانی زیاتر لەو بینیان مناڵەکانیان ئەگەر مناڵ هەبێ. اینجا تێکچوونی بینی خێزان لە وڵاتی ئێمە، چونکە ئێمە وڵاتێکی پێکەوەلکاوی کۆمەڵایەتین، دین فێری ئەم لایەنە کۆمەڵایەتی کردوین. کاتێک کە ئەو خێزانە هەڵ ئەوەشێتەوە جیا ئەبنەوە لەیەک لەو لاوە جیاوازی یعنی بابلین عاجزی و ناکۆچی لە بینی خێزانەکانە دروست دەبێت. لەبەرەوە سەری کێشێ بۆ خراپی ڕەوشی کۆمەڵایەتی ناو کۆمەلگایە. بەداخەوە ئەم حاڵەتی جیابوونەوە زۆر بۆ ئێستا با بڵین هەمووی خۆ ناگەڕێتەوە بۆ ئەو مەسەلە هاوڕەگەز بازەکە، یعنی با بڵین هەمووی ئەوە نییە، بەڵام ئێستا ئەمە کاریگەری زۆرە. ئێستا با بڵین تەرویجدان یا با بڵین زۆر زەخکردنەوەی ئەو کەسانەی کە ئایا یعنی کۆمەڵە بابەتێک لە ناو ڕاگەاندنەکانە هەندێک ڕاگەاندن بەڕاستی ینی کاریگەری زۆر خراپی هەیە. بۆ نمونە باسی ئەوە کە ینی کەسێک بانگەکە بەداخەوە کە ئەگەیشتۆتە جێگری سەرۆکی حکوومەتیش، ئایا تۆ دایکتت خۆشە یا باوکە، ینی اختیاری ئاتی ئیلا ئەبێ قسەیەکیان ئەمە غەڵەتە بەوەڵامدانەوەی کێشە دروست بە هەموو شوێک، یعنی ئەو لەوانەیە سی کێشەی لەوەینی خێزانەکە دروست کردوێ، یعنی چی تۆ منت خۆشەوێ یان دایکت، خوشکەکەت خۆشەویان هاوسەرەکەت، براکەتت خۆشەوی یا خێزان، ئەمانە ینی کۆمەڵێ پرسیاری نامۆن بە ئێمە بە کەلتورمان باموشت بۆ چونکە دین وا فێرمانەکە خۆشەویستی شتێکی معنەویە. ئێستا عاشقایەتی عاشق بوون بۆ خوا سنووری نییە، لەبەرەوە ناکرێت تۆ بڵی تۆ دایکتت خۆشە یا باوکە ئەبێکێکیان خۆش بێ، نا خۆشەویستی بە زۆری خوای گەور لە دڵی مرۆڤەکانە دایڕشتووە کە تۆ ئەکرێ حتا سەری ئێسقان خێزانتت خۆش بێ، لە هەمان کاتە بەقەدەر ئەوەی کە خێزانت خۆشێ دایکتت خۆش بێ، اینجا ئەوە براکەشت خۆش بێ، ئەوە یعنی خۆشەویستی شتێک نییە بەش بکرێ بکەی بە 100 بەشەوە، ئەگەر 50 بەشی بێ بە خێزانە وەڵا 50 بەشی ئەمێنێ، شتیوان نییە. ئەمە سنوورێکی سنووری نییە. خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا و لە هەمان کاتە باشە دەی من ئێستا خوام لە هەموو شتێک خۆشترێ لەم دنیاە، ئەبێ بڵێمیتە تاوا بەشی خێزان و مناڵ و دەوروبەرەکەم ناکە، شتیوانە. لەبەرەوە ئەم جۆرە فکرێ جۆرە عەقلێکی نامۆیە بە وڵاتی ئێمە بە کەلتوری ئێمە بەڕاستی زەرورە کە ئێوەمانان ئیشی زیاتری لەسەر بکەن بۆ ئەوی کە ئەم فکرە نامۆیان نێتە ناوڵاتی ئێمە، بەڵکو خۆشەویستی و محەبەت و زیاتر لە بینی خێزانەکان دروستکەین یان بڵێن بینی کۆمەڵگای دروستکەین. خان ئەم حاڵەتانە ئەم جۆرە کچە مۆدێلانە ئەم جۆرە ڤیستیڤاڵانە کە وەکو جەناب دەڵی دامی شەکرین و دەستیان لە پشتە تا چەند کاریگەری خراپ لەسەر جیاببوونەوە و حاڵەتەکانی تەلاقدانێن، تا چەند هۆکارن بۆ زیادبوونی تونند و تیژی بەرامبەر خانمان، تا چەند کاریگەریان لەسەر زیادبوونی حاڵەتی خیانەتی زەوجی هەیە لە ئێستا. بەڵێ بەداخەوە کاریگەریەکی زۆریان هەیە، چونکە ئەمانە تەنها خۆیان نین، چەندین کەناڵیان لە پشتەوە لەو کەناڵانشەوە بەردەوام لە ڕێگەی چاواشەکاری و تیکرارەوە کاری خۆیانەکەن و هەروەکو ئەبینین لە سۆشیال میدیایەکی بێسانسۆریشا بەردەوام ژن وەکو جەستە وەکو بۆ کەڵەیەکی سێکسی عەرز دەکرێت و ئەمەش ڕێگەی خۆش کردووە بۆ ئەوەی کە خیانەتی زەوجی ڕووبدا. بەداخەوە ئامارەکانی تەلاق زۆر ترسناکە، ئێمە دەبینین بە نەخشەیەکی دابۆ ڕێژراوکان لەسەر وێرانبوونی خێزان و وێرانبوونی کۆمەلگای کوردەواریەکرێت. بەچی دەتوانین ڕوبەڕووی ئەم حاڵەتانە بووین و ئەم دیاردانە کاریگەری چۆن وا بکەین کاریگەری نەکا سەر خێزان و پەروەردەی مندا؟ بەڵێ بەداخەوە ئێمە لەم بینە ئەوە خۆی لە حاڵەتی طبیعی و حاڵەتی ئاساییە پێویستە کات کە
دەسەڵات لە ڕێگەی وەزارەتە پەیوەندیدارەکانەوە کار بکات لەسەر چ لە ڕێگەی وەزارەتی ڕاگەیاندن یاخود لە ڕێگەی وەزارەتی پەروەردە بەڵام ئێمە دەستمان لە دەسەڵات شۆردوو دەبینین کە دەسەڵات هاوکار نییە نایەوێت کە کۆمەلگاکەمان بەرەو پێش بچێت لەبەر ئەوە ئێمەوەکو کۆمەڵی ڕێکخراو هەڵەسین بە خۆشیارکردنەوەی تاک ئەخوازین کە لەمە لە ڕێکخراوەکانی خوشکان لەگەڵ ڕێکخراوەکانی خوێندکاران و گەشەپێدانی لاوان هەمویان پێکەوە هەوڵەکانیان زۆر جددیتر بکەن لە جاران زیاتر بێنە حاڵەتی ئامادە باشی هەتا بتوانین کە گەنجەکانمان لەو سەرگەردانیانە و لەو گومڕایان و لەو نەخشە و تەڵەکە ترسناکانی کە بۆیان دانراوە بیان پارێزین و نەهێڵین بکەونە ناو ئەو تۆڕە خراپ و فاسیدانەوە تاک چۆن نتوانێت ڕوبەڕووی ئەم حاڵەتانە بێتەوە کە زەرەر و زیانەکانی لە خۆی دوورخات. یەکەم پێش هەموو شتێک فەلسەفەی دەوڵەت زۆر مهمە. دەوڵەت ئەو فەلسەفەی کە بڵاو دەکاتەوە لە ڕێگەی کەناڵەکان و لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی حیزبەکانەوە. یعنی ئەم سەمە حیزبەکانی کوردستان بەداخەوە بەشی زۆر خۆی لە ئەساسا حیزبێکی ئیشتراکی کەچی ئێستا بوون بە سۆپەر ڕەسمالی. حقینا کە بە حیزبەکان خۆ ئەمانە خۆیان ئەسڵ فکری ئیشتراکی و فکری نەزعی اجتماعی ئەم حیزبانە خۆیان هێنایە لەسەر تا خۆیان بانگەشیان بۆ ئەوە کرد. بەڵام ئێستا بەداخەوە کە ئەبینی لە حکومەتە ئەو نەزعەیە زۆر لاواز بۆ گەشتوتە ئاستێکی وا کە یعنی تەنها لە چەند شوێنێکی زانکۆکانە ئەو نەزعی جەماعیە ماوە ئەجنا لە دەرەوە لە بازاڕە نەماوە بەی شێوەیە لەبەر ئەوش تەماشاکە ئەو شەرخە کە ڕوویاوە سەیرەکەی خەڵک هەڵەچێت تەماشاکە سۆپەر ینی بازارەکە سۆپەر ڕەسمالیەتە لە ناو شوێنێکی ترە سۆپەر ئیشتراکیەتە ینی نازانم ئێمە پێویستە ئیتیجاهێکی تەوەجوهی اقتصادی خۆمان یەخەین ئەو فەلسەفەی کە لە ئەمانەیە بیگەین بە خەڵک پێویستە فەلسەفەیەکی میانڕەو بێت یعنی ئێمە فەلسەفەی فەردی ناکرێت ڕەفسیکەی فەلسەفەی جەماعی اجتماعیش ناکرێت تۆ بێنی ڕەفسیکەی ئەتوانین لەو نێوانە لە ڕێگەی کەناڵەکان ڕاگەیاندەوە لە ڕێگەی زانستەوە لە ڕێگەی کۆلێجەکانەوە لە ڕێگەی قوتابخانە و فێرگەکان و ئەتوانین ئەو فەلسەفەی بڵاوکەینەوە کاریگەری بێ لەسەر ئێستا ئەبینین کۆمەڵی کەناڵ زۆر بە شێوازێکی گەورە دامی ئەم جۆرە حاڵەتە نامۆیانەکەن ئایا ئەمە دەسەڵاتی گەورەی لە پشتەوە نییە بۆ جێی گەورەی پێویست نییە ئەیکێت دامی ئەمانەیە کات بۆ ئەیانوێ بۆ نمونام حاڵەتانە بغزێن ناو کۆمەلگای ئێمەوە ئایا ئامانج لەم حاڵەتە چی؟ بەڵێ بەداخەوە لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە سیاسەتی ڕاگەیاندنمان نییە و پلان و بەرنامە نییە بۆ شێوازی بەڕێوە چۆنی ڕاگەیاندن بۆیە کەناڵەکانی ڕاگەیاندن بەڕاستی بەویستی خۆیان تەنانەت لەوانەیە بە میزاجی شخصی بە میزاجی حیزبی کار بکەن لەسەر بابەتەکان بۆیە کەناڵ هەیە کە لەگەڵەوەی بودجەیەکی زۆری لە بەردەسایەوە داعمێکی زۆرەکرێ بەڵام ڕۆڵێکی زۆر خراپی هەیە لە بەلا ڕێدابردنی کۆمەلگا یعنی لە هێنانی کللتورە نامۆکان لە هێنانی کەسانێک کە لەوانی لە کۆمەلگەکانی خۆشیانە مەرغوب نەبن بەڵام لێرە جۆرەها فیستیڤاڵ و پێشوازی و ئاهەنگیان بۆ سازەکەن پارەیان بۆ سەرفەکەن یعنی تەنانەت پارەی خەیاڵیان پێدەن هەموو ئەبینین ڕۆژانە کە باز لەوە ئەکرێ مەسەلەن ئەمە مۆدێلە ئەمە بە ناوی شاجوانە ئەمە بە ناوی هونەرمەندە کە هەر کەسێک هەر بە جۆرێک دەنگی بەرز کردەوە ناوی هونەرمەندی لێ بنرێت پارێکی خەیاڵی خراوەتە بەردەستیان ئەبیستین کە سیاریان بۆ کڕێخان و فێلایان بۆ کرێ پاری زۆریان پێدرێ ئەمانە بەڕاستی ئەگەر داهات و ئیمکانێتێکی مادی نەبێ ناتوانرێ ئەمە بکرێت بێگومان ئەو کەناڵانی کە ئەو ئیمکانێتە مادەیان هەیە تەماشاکەی بەمەبەست بێیا بێمەبەست زەرێکی زۆر گەوریان لە کۆمەلگا داوە و لە ڕێگەی ئەوانەوە بەڕاستی کۆمەلگا بەرەو هەڵدێرە با و بەرەو چاواشەکاری تاکەکانی کۆمەلگاوە وەرزان ئەوەی کە بینیتان ڕای ئامادەبوانی ئەم کۆنفرانسە بوو کە لەسەر ئەو حاڵەتە نامۆیانەی کە چەند ساڵێک هاتوۆتە ناو کۆمەلگەی کوردەواری و کاریگەری خراپی لەسەر کۆمەلگە و لەسەر خێزاندانەوە باسییان لەوە کرد کە خودی ئەم کچە مۆدێلانە ئەم فیستیڤاڵانە ئەم حاڵەتە نامۆیانە هۆکارێک بوون بۆی توندوتیژی زیاد بکە بە تایبەتی تۆدوتیژی دژی ئافرەتان و هەروەها ئەو حاڵەتانی دەبینین ئێستا جیابوونەوەی خێزانەکان لە دادگاکانە ژمارەکەی هەتا بێ بەرزە بێتەوە یاخود خیانەتی زەوجی زۆردا دەبینین ئەمانە هۆکار بوون بۆ ئەم حاڵەتانە زیاد بکەن لەبەرەوە ئەم ڕێکخراوانە وایان بە بازدانی کە هەڵمەتێکی
کۆمەڵێکی هۆشیاری لەسەر ئەم حاڵەتانە بڵاو بکەنەوە کە باسییان لەوە کرد پابندبوون و دەستگیرۆیی بە ڕەوشت و ئادە بە جوانەکانی ئیسلامی و کولتورە کۆنە کوردەواری ڕەسەنەکە هۆکارێکە بۆی دوورکەین و لەم حاڵەتە نامۆیانەوە بتوانین کۆنتترۆلی خێزان و منداڵ و کەسوکاری خۆمان بکەین بۆەوەی بە دوور لە هەر حاڵەتێکی نەخوازراو کە دێتە ناو کۆمەلگەی ئەمە. بەنامەم جارەی مایکی پێیان کۆتایی هات تا بەنامێکی تر و تەوەرێکی تر بەخوا گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.